کەسانێک مسلمانن حەز بە گوێگرتن لە قورئان ناکەن، دەیخەیتە سەر قورئان پێی سەغڵەت دەبێت. خۆ تەعزیەت نییە، فەلسەفەت بۆ دەکات، خۆ تەعزیەت نییە. قورئان بەس بەیانیان تا سەعاتنەوە، دوای ئەوە مەوجەکە بگۆڕە. کێ وای فێر کردووی؟ قورئان لە هەموو کاتێکدا خێر و بەرەکەتە. حاڵمان چۆنە لەگەڵ قورئان؟ لە ساڵێکدا چەند جار قورئانی پیرۆز ختم دەکەین، چەند جار قورئانی پیرۆز دەکەینەوە تەماشای قورئان دەکەین. لەسەر ڕەفەکان دانراوە ناکرێتەوە. ئەمەشیان جۆرێکی ترە لە جۆرەکانی هەجری قورئان، هەجر تیلاوەتیه، نایخوێنینەوە. واللهی بای ئەوە کاتمان هەیە کە ڕۆژانە چەند لاپەڕێکی قورئان بخوێنینەوە، ئەوەندەی تەماشای موبایل دەکەین، ئەوەندە تەماشای قورئانمان بکردایە حاڵمان حاڵێکی تر بوو. پێش چەند هەفتەیەک لە مەجلیسێکدا باسی پیاوێکی بە تەمەنی ئەهلی مزگەوتیان بۆ کردین، وەفاتی کردووە. خوای پەروەردگار عەفوی بکات لەگەڵ مردووی حازری. ئەو پیاوە بەڕێزە، ئەو مسلمانە بەڕێزە خوێندەواری نەبوو، بەڵام پێی خۆش بوو، زۆر حەزی دەکرد قورئان بخوێنێتەوە. پەنجەی لەسەر وشەکان لەسەر ڕستەکان دادەنا، لاپەڕ بە لاپەڕ تا قورئانی ختم دەکرد. چەند ساڵ بەو شێوەیە لە مزگەوت لە ماڵەوە بەو شێوەیە قورئانی ختم دەکرد، نەیدەزانی بخوێنێتەوە، بەس تەنها پێی خۆش بوو پەنجە لەسەر وشەکان دابنێ تا قورئانی تاو دەکرد. چەند ساڵ. سبحان الله، والله ئینسان شەرم لە خۆی دەکات کاتێشتی وا دەبیستێت. من و تۆ دەتوانین قورئان بخوێنینەوە، دەتوانین قورئان فێر بین، دەتوانین لەمانەی قورئان تێبگەین.